بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم کە جارێکی تر هاتووینەتەوە خزمەتتان لە هەر کوێکە هەن. سڵاوی خۆم و باقی هاوکارانم لە بەرنامەی تەندروستی و تەلەڤیزیۆنی کۆمەڵە پێشکەشتان. بەڕێزان، بۆ بەرنامەی ئەم هەفتەی تەندروستی دوو بابەتی تازە، یعنی دوو توێژینەوەی تازە کە لە سەرەتاکانی لە 2-3 مانگی 11 زاینی دراوەتە دەرەوە کە هەردوو توێژینەوەکە لەسەر مناڵانە، بابەتێکی لەسەر گەشە و فێربوون، بابەتی دوومیشی موادێکی مزڕکە لە تەبیعەتە کە ئەو جز و پیسکەرەوەکانی ژینگەن تەسیراتی منفیان لەسەر فێربوون و حافزەی مناڵانە هەیە. ئەم دوو تاقیقە نەتیجەکەی هەفتەی پێشوو کە سەرەتاکانی ئەم مانگەسە دراوەتە دەرەوە دوو بابەتی تازن و چۆن لەسەر مناڵانیشە. من ئەوە ئەرز خزمەت بینەران کەم کە ئەو توێژینەوەگەرە ئەکرگێت بە تایبەت لەسەر مناڵان جا لەوەی توێژینەوەیکی پزیشکی یا زانستی وەکو گەورە ساڵان لەسەر هەر بەشێک لە لەشیانە هەیە، بەڵام توێژینەوەگەریش هەیە لە بەشی تەندروستی گەشە ئەو مناڵانە ئەکرگێت. ئەم توێژینەوە تازە لەسەر فێربوونی وشەکانە کە ئەڵێت کە فێربوونی وشە نە ئەوەی کە ئەدای بکات یا چۆنیەتی بڵێت، ئەوەی کە مەفهومەکەی ئەزانێت، معنیەکەی ئەزانێت بە پێی ئەوەی کە کەلیمەی فێرە بێت، بەڵام گەشە تەسیری هەیە لەسەرەوە، یان هەرچی تەمەنی ئەڕواتە سەرەوە ئەو مناڵە مەفهوم و معنی ئەو کەلیمە کە ئەم وشەگەر قیاسیە، یان وشەگەر ئەنازەس وەکو گەورە بچووک درێژ کورت ئەوانە حاڵیە بێت. ئەم تاقیقاتە تازە لە مەجلەیەک بەناو چایلد دیڤلۆپمنت یا هەر گەشەی مناڵ لە مانچسترە چاپ بووگە. تاقیقاتەکەیش هەر زانکۆی مانچستر کردوویەتی، بەڵام ئەو شوێنەی کە دیاریان کردووە تاقیقەکەن ئەو مناڵگەرە کە بردوویانە بەڕاستیەکان لەسەریان کردووە لە موزەی ئەو شارە بووە. لە مناڵانیش معموڵەن لە یەکەم ساڵە فێری قسەکردنە بن، یعنی وشەیەک فێرە بن کە بە بەستگی هەست لە چه زەمانێکە ئەو وشە بەکار بوون. لە تەمەنی دوومی ساڵە وشەکان دیارە منبعەکە گەورەترە بێتەوە، یعنی ئەو مەغزنەی کە هەیەە ئەو فەرهەنگ لغاتەی کە بۆ خۆیان دروستیەکەن زۆرترە بێتەوە وشەکە، بەڵام هێشتا دەرکێکی واقعی دەرکێک ئەوەی کە منزورم ئەوەتە تەجزیە و تەحلیلی بکەن، ئانالیزیکەن، ئەوە بۆ وێنە گەورەتر معنی چی ئەدات بێن لەسەر ئەوە بەسەڵەن ئەو تەجزیە و تەحلیلە بتوانن بە باشی دروستی بکەن. معموڵەن ئەم تاقیقاتە هەروەکەوتم لە کە داویانە دەرەوە، ئەگەر بێم بە ئەوەی کە بەشی ئەو تاقیقاتە بەشێکی لێ نەبڕێت، من پێم وابێ ئەو مەقالە کە خۆیان دەرەوە من وازانم ئەوە بۆ بینەرانی پێشکەشی و بینەرانی خۆشەویستمانکەین باشتر بێت. ئەڵێن کە بۆ ئەم تاقیقاتە لە بەشی تاقیقی و موزەی مانچسترە کە ئشارە پێکرد متاڵعەکە ئەنجام دراوە، ئەو مناڵانەی کە بەشدار بوون لە ئەم تاقیقاتە تەمەنیان لە 3 تا 8 ساڵ بووگە، نێوان 3 ساڵ تا 8 ساڵ بووگە. ئازمایشەکەیش مێزێک بووگە 4 دانە خشت یا بلوک یا ئاجۆر، ئەوانە ئەڵبەتە شتێکی چکۆلەس 4 دانە کە لەسەر مێزێکی سافە لەسەر یەک چێنراوە. ئەوە بەشی ئازمایشەکە بووگە کە مناڵەکان هاتوون ئەو 4 دانە ئاجۆرە بلوکە کە لەسەر یەک چێنراوە ئەو وەکو معیار وەکو مقیاسە دایانناوە بۆیان. ئێتر داواکاریشیان کردووە لە مناڵەکان کە ئێوە هەر بەو ئاجۆرانەی کە هەیە، ئێوە ئەم دیوارە ئەوینن کە 4 ئاجۆرە دیوارێ دروستکن، گەورەتر بێت، بچووکتر بێت، درێژتر بێت، بە تایبەت لەم سیانە لەمانە لەم سێ وشە استفادەیان کردگە. یانێ ئەو داواکاریەکان محققەکان لەو مناڵانە کە 3 تا 8 ساڵ تەمەنیان بووگە، مدلەکەیشی مدلێکی ڕاضیە، داواکاریەکەیان ئاوا بووگە بۆ وێنە ئەگەر وتیگێت چۆلەترمان بۆ دروستکە 4 دانە ئاجۆر لە سەریەکە، دروستەکەی ئەوەیە کە ئاجۆرێکی لابات یا دوانی لابات 3 ئاجۆر یا 2 ئاجۆر لەو دیوارە 4 ئاجۆریە کورتترە بێت.
ئەوەیە کە مدل ڕاضیە مەبەستیان ئەوەیە. بەچی بەڕستیەکەیان ئەنجامداوە بەوەی کە جیاوازی و فەرق جیاوازی ساختاریەکان لەگەڵ ئازمایشەکە بێن ئەنازە بگرن، یانێ ئەبعادەکەیان مقایسە کردو. هەرەوەی کە وتم بۆ وێنە چواردانە ئاژۆر بڵین دیوارێک کە چوار ئاژور دروست بووە، ئەویانە وەکو ئەبعادێک بۆ ئەو محاسبە دروست کردووە. نمونونەکانیش کە لەناو تەمەنەکانە ئێڵێت کە بۆ بۆ وێنە ئەگەر شتێ وەک کەلیمەیەکی وەک گەورە فێرەبن ئێتر وازان بۆ هەموو شتێک ئەو معنا ئەدات، یانە بڵێ بچوک دروستکە درێژ دروستکە ئەو وازان هەرشی گەورە دروستکەی. لەم مەورەدەدا وشەکان معنیان مەبەستی ئەوەسە کە ئێمە لەسەر ئەنازەکان قساکەن، مەبەستی ئەوە نییە کە بۆ وێنە باوکە ناسێت دایکە ناسێت، ئەوە نییە کە مەسەڵەن ئەوانیش بە قیاس، بەڵام ئەو شەگەرەکە بە قیاسە گەورە بچووک درێژ کورت ئەوانە. ئەلێت هەر دیسان بووە بە نەزەرەگات کە ئەو مناڵانەی کە مانگا بە سەگ ئەناسێن یانی مانگای کە بینن ئەڵێنەوە سەگێکە یا هەموو میوەی کە خرت و دایرەی بێ بە سێ و پێناسەیەکەن، لە حاڵێکدا هیچ کاتێک لە گەورەکان نیان بیستەوە کە بە مانگا بڵێن سەگ یا هەموو میوەیەکی خرت بڵێن سێ. مەبەستی ئەوەیە ئەوان بۆ وێنە ئەگەر مانگای کە بینن ئەڵێنەوە سەگێکە یا هەموو میوەیە کە ئەگەر خرت بێت ئەڵێ سێوە لە کاتێکیشە هیچ کاتێک بە فەرز نەیبیستووە لە ئەوانێک کە هەن دەوروبەری برای گەورە خوشکی گەورە دایک باوک بۆ وێنە بە مانگای گوتویتیان ئەوە سەگە مانگا نییە یا هەر میوەی کە خرد و سێومان بۆ بێرانە. منزوری ئەوەیە کە ئەو دەرکەسە ئەو بیرەسە ئەو شناختەسە کە ئەو مناڵە هەیە. بەڵام کاتێکە تەجروبیان زۆرترەبێ ئەوان معنای کەلماتەکە خۆیان بە باشی تەنزیمەکەن و چاکیەکەن. ئەوش کە هەر ئەوەیە کە وەکو کاتێکە تەمەنیان ئەڕواتە سەرەوە تەنزیمیانێ تەفیمی یانێ ئەوەی کە معنیکردنی ئەو کەلیماتە بۆ ئەوان ئاسانترەوە بێتەوە. من ئەگەر بێن بە مساڵێک بۆ بینەرانی خۆشەویستمان لە بەرنامەی تەندروستیە ئەمە سادەکەمە وەکو ئەوەی کە مناڵێک کە ئەڕواتە لچ جادەیەک ئەبێسێ ماشینێک تێت ئەو مناڵە ئەوێسێت، معنی ئەو وەستانی ئەو مناڵە ئەوە نییە کە قانون نەزانێت یا ئەوازانێت کە بڕاتە ناو جادەکە ئەو ماشینە بالێ خەتەرێکی بۆ دروستەکات هەر نەزانێت ماشین لێدان چییە، بەڵکو ئەوەیە کە تەوەجۆی بەرەلای ئەو ماشینە چووە نە لە ڕووی ئەوەسە کە ئەمە لە بەرنامەگەر شناختیە لەگەشەی مناڵ و ئەوەی کە ناسینە چۆن دەوروبەر ئەناسی چۆن دەرکەکات چۆن فامیەکات بە تایبەت ئەو فامکردنە ئەو دارەی تەشخیسە لەو بابەتەوە هەیە. هەر دکتۆر ئەلیسا فێڕی ئەڵێت کە ئێمە وا بیرەکەینەوە کە تەواوی مناڵان ئەم پرۆسە ئەپێون، بەڵام ئەوەی کە کامێک لە وشەکان دقیق تەنزیمەکەن بەستگی بەوەی هەیە کە لە چە زەمانێکدا لە دەوروبەرەکانیان بیستویانە. ئەڵێت کە ئەگەر مناڵێکیش بە دروستی ئەو وشانە بتانێت تەفیمی کات جیای کاتەوە بە دروستی بێژێت بۆ وێنەوە گەرگوتیان سێوێکی گەورەترمان بوو بێرانە لەو سێوە ئەبێت کە دەوروبەرەکەی
پێشتر لەگەڵ یەکاریان کردوێت حاڵیان کردوێت بۆ ئەوەی کەیتر بزانێت گەورەتر یانێکا بۆ وێنە ئەگەر هەر لە مناڵانی 3-4 ساڵە سەوەتێک سێو لەسەر مێزەکە بێت ئێمە داواکەین دەو مناڵە بێژین گەورەترین سێومان بۆ بێرانە یا بچووکترین سێومان بۆ بێران یا سێوی هاوار بڵێن ئەوە بوو بەرەودانی چکۆلەترمان بۆ بێرانە گەورەتر بێرانە یا درێژتر کورتتر ئەوەدە بۆ سێو ئەوە نابێت بەڵام ئەو مناڵە واقعا دەرکی تاوە حەدە نییە ئەم ئازمایشەکە لە 3 ساڵان نەکراوە ئەگەر ئێمە بڵێن بۆ وێنە ئەگەر ئەو مناڵە گەورەترین سێو ئەو سەوەتیشی هاوردە پێچەوانەکەی بڵێن بڕۆ گەورەتر بێرانە هەمیشە ئەو گەورەترینە هەڵەبژێرێت یەکێکی تر لەو کەسانێک کە لەم تاقیقاتە بەشدار بووگە خانمێکە بەناو دکتۆر کاترین تۆمی کەویشەر لەو زانکۆی مەنچسترە هەم تەدریسەکات هەم تاقیقەکە بووگە هەم لە بەشێک لە نووسینەکە بووگە وا تەوزیح حەدات کە کەلیمات ئەندازە یعنی ئەو شەگەرەکە قیاسن بۆ فێربوون زۆر سەخت و مشکلن کەلیماتی قیاس منزوری ئەوە گەورە بچووک درێژ کورت ئەڵێت بۆ فێربوون واقعا ئەوانە جز و سەختترین کەلماتن بەتایبەت لە مناڵانیشە بۆ ئەوەی کە ئەو کەلیماتە یعنی کەلیمات ئەنازە گەورە و بچوو درێژ و کورتوەبانە ڕەوابط بین جۆرەکانی کەرەسە و وەسایل نیشان دەدات کە خۆیە دۆزینەوەیشیان زۆر سەختە فرێشن لە دەوروبەرمان و ئاسانیش نییە ڕاستەکە و کەرەسا و وەسایلی کە لە دەوروبەرە هەیە لە ژیانە بۆ ئەوەی کە مناڵێک تەفهیمی کات بۆ وێنە یەخەچاڵ گەورەترە لە گاز گەورەترە لە سەماور چکۆلەترە لە یەخەچاڵ بۆ نموناڵێم کتری گەورەترە لە قۆڕی بچووکترە لە کتری ئەمە ئەم وشانە تەزیە و تەحلیلی بۆ بناو زۆر سەختە ئەوەیە کە هەر لەم درێژەی ئەم تاقیقە هەیە کە ئەڵێت کە ئەوە کاتێک گەشاکە تەمەنی ئەڕواتە سەر ئەویش خۆی تەزیە و تەحلیلەکە کە خۆی ئەو مناڵە ئەیکات دیارە فێربوونیش تاسیری هەیە بەڵام ئەوەی کە تاچە ئەنازەی دەوروبەری دانیشتوێتن لەسەر ئەو کاریان کردبێت لەسەری کە ئەو ئەنازەگەرە بۆ نمونە ئیسکان لە قۆڕی چکۆلەترە قۆڕی لە کەتری چکۆلەتر تاوچەکەن ئەنازەی زمانیان مەصرف کردی بۆ فێربوونیان ئەوە فەرقەکە بەڵام خۆی بەپەی ئەوەی کە گەشاکە تەمەنی ئەڕواتە سەرەوە ئەو شتانە وەکو معنی بەلای ئەوە معنی پەیاکە هەر لەم راپۆرتە هاتووە ئەوەی لە حدود دەوروبەری تەمەن 5 ساڵێکیە مناڵان بە شێوەی گشتی وا متوەجی بوون کە بچووکتر بۆ معنایە کە ئەبێت لە بلوکەرێکی کەمتر ئیسفادە بکەن یانێ لە 5 ساڵگی تقریبا نەزانێت کاتێککە ئەو دیوارە 4 دانە بلوکیا 4 ئاجۆرە و تویانە دیوارێکی بچووکتر دروستکە 3 دانە ئیسفادەی کردووە لە دەوروبەر 7 ساڵەیە ئێتر ئەوان بە یەقین یعنی 100% متوەجی بوون و یانزانی کە درێژتر بە معنای گەورەترە ئەویش لە جەهەتی بەرەوسەرەوە یانێ زانویانە ئەگەر وتویانە درێژترمان بۆ دروستکە دروستە معنای گەورەات بەڵام جەهەتەکەیش یانێ جەهەت گەورەتر ڕوبەسەرەوە بۆ وێنەیتر ئەبێت لە 5 بلوک لە 5 ئاجۆر ئیسفادەکات زۆرێک لە مناڵان هەر لەم تاقیقە هاتووەڵێ کە زۆرێک لە مناڵانی 3 ساڵ کاتێک محققان ئەوانەی کە تاقیقیان کرداوایان لیانەکرد کە بچووکتر دروستکەن ئەوان گەورەتریان دروست کردووە یعنی ئەو مناڵانێک کە 3 ساڵ تەمەنیان بوو بە کاتێک ئەویان کردوە شتێک گەورەتر بچووکتر دروستکە ئەوان هەر گەورەتریان دروست کردە ئەڵێ کە بەشێکیان هەر سەریعتری شۆکاریان ناکرد یعنی بێ ئەوەی کە بیرکەنەوە ئەو شتێکی بچووکمان بۆ دروستکە دانێ گەورەتری بۆیان دروستە کرد کە ئەڵێن کە لای ئەوانە و هەموو شتێک یەک معنیات گەورە یعنی تقریبا زل بێت لە تەمەنی 7 ساڵگیدا بوو کە زۆربەی مناڵان متوەجی ئەبوون کە درێژتر بە تایبەت یعنی معنی ئەوەسە کە جەهەتدارە یعنی جەهەتیشیان لە نەزەرە گردووە خۆ ئەوەیە جزء قیاسگەرێکە کە لە ڕیاضی و فیزیکە بەکارتێری دیارە لەم تاقیقیشە ئەویانە لە نەزەرە گردووە کە مەسەڵەن مناڵێکی 7 ساڵ ئەڵێت کە شتێکی درێژترمان بۆ دروستکە جەهەتەکەیشی ئەزانێت کە لە مەبدە ئەویانە لەو خوارەوەی سەر مێزەکە پان مێزەکە کەف سەطح مێزەکە ئەو کەفە بەرەوسەرەوە جەهەتەکەیش یانێ دروستکردیان حاڵەتەدا حاڵەتگەر قیاسیانێ جەهەت و ئەنازش ئیتر ئەو مناڵە ئەتانێت تەشخیص بات ئیتر 7 ساڵگی بۆ وا هاتووە کە لەم لینە ئەتوانێت معنی پەیاکاتەوە کەلیماتە لای مناڵە و کەلیماتێکە
ئەنازە و قیاسمان پێنیشانەدا گەورە و بچووەمانە. ئەڵێ بەم وەزەیشەوە بە نەزەر هاتکە کەمێک لە مناڵان 3-4 ساڵان پێشتر ئەیانزانی کە باڵای بەرزترە بەواتای سەرەوەترە. احتماڵان هۆکارەکەیش ئێمە بوو بە قسەکردن دەوروبەرەکان یانی ئیسە باوک دایک برا خۆیش ڕەفێق یا ئەگەر لە باخچەی ساوایان مەحتەگو دەکە بوێتن خۆیان تەزی و تەحلیل و شیان کردوێتەوە بۆیە ئەوەکە زانیویانە بەرەگە ئەو شانە ئەگەر بەڕەوڕوە بنەوە چه معنیکەدا. بینەران خۆشەویست ئەوەی کە پێشکەشتان کرا تاقیقاتێ بوو کە لەسەر فێربوون بوو مناڵان بوو لەسەر فێربوونی وشەکان کە مناڵەکان بەکارێبن بەتایبەتە وشەگەرەکە وشەی ئەنازە سەر مەقالەکەیش سەردێڕەکەی وا بوو کە دەرک و زانینی مناڵان لەو شانێک کە قیاس و ئەنازەن بە گەورەبوونی تەمەنیان دەقیقترە بێتەوە یعنی هەرچێت تەمەنیان ئەڕواتە سەرەوە لە گەشەکردنە ئەو دەقیقیە کە ئەتوانێت بۆ وێنە دوودانە میداد دابنی دانیکی لەو یاکەیتر کورترا بۆ 3 ساڵێک 4 ساڵە شاید ئەو بڵێن کورت ئەوەی وا کورترە بیهێنە بۆم سەخترە بەڵام مناڵێکی 7 ساڵە بڵێت ئێتر ئەوە بۆی قابلە فامە ئەتوانێت بەڕاحەتی و کارە ئەنجام بە. بابەتی دووەمیش کە توێژینەوەی کە ئەویش هەر لەسەر مناڵان کراوە بەڵام ئەم جارە تەسیراتی منفی یەکێک لە پیسکەرەوەکانی ژیانە ژینگەز کە ئەتانێت دیارە لەسەر گەورە ساڵیش تەسیری هەیە بەڵام مناڵان بەهۆی هەستیاربوون ناسکبوونی لە شیان ئەوەیە کە زووتر لە احتمالی خەتەرە هەنیانە خەتەرەکە زۆرترە بۆ ئەوان لەسەر ئەوەیە تاقیقەکەیش لەسەر PM2.5 کە لە کراوە کە هەم لە کشاوەرزیە هەیە هەم لە سەنعەتە هەیە ئەم مادە پیسکەرەوە ارتباطی لەگەڵ بیر و هزر و حافزەی مناڵەکانە هەیە. ئەم تاقیقاتە نیشانی داگا کە تاقیقاتەکەش 8500 مناڵیان بەشداری داوە کە یەکێک لە جۆرەکانی پیسبوونی ژینگە یا کەو پیسبوونی ژینگە بەتایبەت لە هەوا هەیە. من بەدووادا چوونم بۆی کرد حتا لە فەزایش هەیەیانێ ئەو شتانەی کە ئەڵێن کە ئالوودەکەرگەر فەزایی یا ئەوانەی کە ژینگەی ئاسمان ژینەکان حتا لەوەیشە هەیە جیان لەوەیشە لە کشاوەرزیە ئەو مادە PM2.5 زۆرە کەم تاقیقاتە وتیانە تەسیرەکەیشی هەیە لەسەر حافزە و بیر و هزر مناڵان بەتایبەت لە تەمەنی 9 ساڵاندا. ئەم PM2.5 بەشێکی تایبەت و زۆریشە ڕێزە لە ئەو زەڕاتەی کە نیترات ئامونیومیان پێژن کە وتم ئەم نیترات ئامونیومە تاقیقاتی پێشتریش کرابوو کە تەسیری هەیە لە زەواڵ ئەقڵە بەتایبەت لە گەورە ساڵانە یعنی ئەو ئەتانێت لە گەورە ساڵانە ئەوەی کە فەراموشی ئالزایمر کە بە زەواڵ ئەقلیش ئەوانە ئەناسر ئەتانێت دەور و نەخشی بوێت. من لێرە بۆ بینەرانی خۆشەویستمان تەوەزەحێکی کورت بدەم لەسەر ئەو PM2.5 ئەو PM2.5 ئەنازەکەس میکرۆوە ئەگەر ئەنازەکەی وا بەراورد کراوە ئەگەر تاڵی قژ لە وەسەتە و بە قەیچی بگەیت دووکتەوە ئەو تاڵە قژە ئەو قوترە کە ئەو تاڵە قژە هەیەی دیارە شتێکە بە میکرۆسکۆپ بەتانی ببینیت PM2.5 قیاسەکەی سی حتا چلیش وتراوە سی تا 40 جار چکۆلەتر لەوەسە یانە تاڵی قژ ئێمە لەوەسەتەوە بیکەینە دووکتە و تاڵە قژەکە ئەو دایرە ئەو شعاع کە دروستە بێت PM2.5 سی ئەوەندە چکۆلەترە. ئەوە چه معنیکەدا معنیە دات کە ئەو نەچکۆلەس بەڕاحەتی ناو هەوا معلقە بێت شناوەر ئەبێت و هەر بەهۆی ئەو چکۆلەیشەوە بەڕاحەتی ئێمە توانی بە هەناسەی هەڵی پێشین بڕاتە ناوسیەکانمان چوە ناوسیەکانمان بە ئاسانی ئەڕێتە خوێن دەستگای گردش خوێن ئەیبات بۆ مێشکیش حتا ئەو نەڕێزە ئەو سەد دفاعیە ئەو دیوار دفاعیە ناتوانێت بەری بگرێت. شارێ پێەکەین کە ئەم مادە کە هەیە PM2.5 نیترات ئامنیۆمە کە ئابە و ئاسانیە ئەتوانێت بڕواتە مێشکیش هۆکارەکەش ئەوەی کە ژینگە لە ناو ژینگەیکی پیسە ئەتوانێت وجودی بێت. دیارە تەسیرات ئەم نیترات ئامونیۆمە
وتمن لە گەورە ساڵانیشە هەیە معموڵەن لەسەر ئەعساب ئەو عسەبەکان کە بڵاوە بنەوە لە مێشکەوتێن بەرەخوارە حتا لەسەر ئەوانیشە ئەتوانێت تەسیرێکی مخەڕەت دابنێت. نیترات ئامنیۆم چه کاتێک دروستە بێت ئەمە حاصل واکنشێکە کە واکنشێکی شیمیایی یەک گاز ئامونیاک و ئەسید نیتریک لە فعالیتگەر کشاوەرزیە لەو سوختگەرە بە سوختگەر فوسیلی گازایل نەفت بنزینە کە ئەسووتێت ئەوە خۆی تەولی دەبێت ئەم گاز ئامونیاک و ئەسید نیتریکە کە سەرجەم پێ نیترات ئامنیومی پێڵێن. ئەو تاقیقاتێک کە کراوە سەرپەرستی تاقیقاتەکە میگان هێرتینگە کە خۆی دەستیار پرۆفسۆرە ئەتوانێت کورسیشی بێت لە زانکۆی کێک لە ئەمریکا لە بەشی علوم جەمعیەت و بێداشت گشتیە فعالیتەکات کە ئەڵێت کە ئەم مطالعە بە نیشانیەدات کە ئەبێ جدیتر بین بە دوای زەڕاتی تریشە جیا لە نیترات ئامنیۆم کە PM2.5 بگەڕین کە زین ئەو زەڕاتەکان تر ئەمە یەک دانەیەکەم ئەوارزی زەڕاتی ترچە تەسیراتێکی مخەڕبیان هەیە. میگان هێرتینگە ئەم محققە چەند ساڵ لەوە پێشیش مطالعاتێکی تری بوو لەسەر گەشەی شناختی یا ناسین لە تازە لاوانە کە لەو مطالعەشە تاقیقی هەر لەسەر PM2.5 کردبوو کە وتوی کە تەسیردانێ لەسەر مێشکە لە سلولگەر عەسەبی مێشکە و ئەوە ئەتوانێت تەسیرێکی منفی بێت لەسەر تازە لاوانە. بۆ PM2.5 من ئەگەر شتێک زیایەکەم وەکو شاخسێکی خۆیان دڵن شاخسێکی کلیدیە وەک مەبناس کە کەیفیەت هەوا نیشانەدات معموڵەن مەخلووتێکە لە تەپوتۆز دووکەڵ تەرکیبات ئالی و فلزاتێکە کە ئەنازەکەیان 2.5 میکرۆمترە ئەو 2.5 PM2.5 میکرۆمترەکە لە دووکەڵی کارخانەکانە لە کشاوەرزیە لە زەوینگەر کشاوەرزی ئەتانێت لە سەمە بێت ئەتوانێت لە کاتێکە بۆ وێنە زەوینێک شوخمەدەن لێ ئەو دووکەڵی ئەو گازایل و ئەو خاکە و کەوتمان ئەتوانێت ڕاحت بێت لە جەوامع سەنعەتیە هەم لە کارخانەکانە دووکەڵی کارخانەکانە و هەم ئەوەیشەکە ئەو سوختگەر احتراقیە هەیە. یەک مۆرد تریشکە مهمە ئەبێت ئشارەی پێکەین ئەم PM2.5 لە ئاگرسوزیەکانە جەنگەڵەکان کە ئەسووتێت لە ئاگرسوزی جەنگەڵەکانیشە ئەوە ئەتوانێت دەور و نەخشێکی فرەی بێت یا ئەو کودگەر شیمیاییە بەڵام بۆ وێنە فزولاتێک حیوانیش ئەتوانێت ئەو نیترات ئامونیومێ بێت و ئەوانە تەسیری بێت کولەن یانە یەکێک لە ژینگە پیسکەرەوەکانی زۆر خەتەرناکیشە کە دیارم تاقیقاتە لەسەر فقط ئەم بابەتەوە کراوەکە چه تەسیرێکی لەسەر بیر و هزری هۆشی مناڵان هەیە. خۆیان ئەڵێن کە ئەم PM2.5 ئەتوانێت بڕاتە بێخ و ئەو ڕێیەکان چونکە زۆر بچووکن لەوەیشە بچین بۆ ناو خوێن و لە خوێنی ژاتانە سەد مەغزی دەور بنەوە بۆ سڵامەتی لەش و مێشک مشکڵاتێکی گەورە دروستکەن. هەر لە مەقالە ئشارەی کردووە کە احتراقیە ئەو سووتاندن سوختگەر فوسیل بنزین و گازایل بەتایبەت لە ناوچەگەر مناتەق شاریە مەنابعێکی تریژە لە دەوری شارەکانە وەک ئاتش سوزی جەنگەڵەکان ئەوەی دارستانگەرەکە ئەو دووکەڵێکە بەهۆی سووتانی جەنگەڵەکان دروستەوێت لە کشاوەرزیشە کە هەیە کە ئەو زەڕاتە ئەتوانێت مؤەلق بێت لە هەوا واکنشگەر شیمیاییشیان هەیە و ئەوە گەورەترین منبعە بۆ ئەو PM2.5 گەرەکە 2.5 وتمان میکرۆمترە 2.5 کە ئەنازەکەی تا چە حدێ بە ئەو ئەنازەیە مقایسەمان کرد لەگەڵ تاڵی قژە تا چە ئەنازەیە دەتوانێت موەسر بێت. هەرمە هێرتینگە لە ساڵ 2020 متاڵعەیەکی کرد هەر لەم بابەتەوە بەڵام بەهۆی ئەوەی کە نەتایجێکی وایان بەدەست نەهاورد ئەو متاڵعاتە یعنی 4 ساڵ لەمە بەرئەنجامیاندا نیمە ناتواو هێشتیانەوە لە 2023ەوە دووارە هەر ئەو متاڵعە ناتواوگەریانە دەست پێ کردەوە گەین بە نەتایجێک
خۆی لێرە وای نووسیوە کە ئەڵێت کە لەم متاڵعە لەم توێژینەوە تا زەمانە کەڵکمان وەرگرتووە لە تکنیگەر ئاماری بۆ بەڕاستی 15 جۆری وردە شتێکی شیمیایی کە بە PM2.5 بە تایبەت لەسەر نیترات ئامونیومەکە کە هەیە و ئەو نیترات ئەڵێ کە زۆر شت PM2.5 هەیە بەڵام کشاوەرزی بەشی کشاوەرزی یعنی سەحمی زۆرتریە کەفێت لە ئەوەی کە ئەم مادە نیترات ئامونیومە بڵاوەکاتەوە ئەڵێت کە هەروە ئەزانین کە لە شارەکانیشە بەهۆی ئالودەبوونی محیتەوە ئەمە هەیە ئەو مادە لاخرەوە هەرتنگ وڵێ ئەڵێ مهم ئەوە نییە کە بە تەنایی باقی ئالایەندەکان یان ئەو مەوادەی کە مەوادێکی تریش کە هەن ژینگە ئالوداکە قەویترینیان کامەسا ئەڵێت کە ئێمە پەیمان برد کە ئەم زەڕاتە کە نیترات ئامونیومە لەسەر یادگیری و حافزە مناڵانە تەسیری هەیەەوە فێربوونی مناڵان زەعیفترەکاتەوە یعنی تەسیراتەکەی لەسەر ئەوە زۆرترە کە فێربوونیان زەعیفەکاتەوە ئەوە تاقیقاتەکە هەرچەند ئەدامەی ئەدەین بە تایبەت تەسیراتێکی تری کە ئەتوانێت ببێت لەسەر مێشکە بینەرانی خۆشەویست من کە بۆ ئەو PM2.5 تواشای ئەو نەخشەی کە هەیە کە تواشایشیم کرد تقریبان منتەقەی خاوەرمیانە یەکێک لەو منتەقە گەرەسە کە ڕەنگەکەی زەرد بەرەولای سوور بوو یعنی جزو ئەو منتەقە گەرەسە کە زۆرترین تەراکمی بەگشتی خاوەرمیانە تەراکمی ئەم PM2.5 لەوێ زۆرترە کە دیارە هەر نیترات ئامونیوم نییە احتماڵی هەیە مەوادێکی تریش بێت کەوان هەر PM2.5 بۆیە پاراستنی ژینگە و ژینگەیەکی پاک ئەتوانێت یارمەتی دەربێ بۆ زۆرێک لەو مشکڵاتی کە بۆ سڵامەتی دێتە پێشەوە لایەن بە بینەرانی خۆشەویست لێرە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان هیوادارم کە بابەتی ئەم جارەی بەرنامەی تەندروستی ڕەزامەندی ئەوە بێت هەر لێرەوە لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتیتان بۆ بە ئەوە دەخوازم